ev kargehe dikare di rojekê de 120,000 perçeyên berhemên cur bi cur ji buharat û berhemên pawderê berhem bîne. Zêdetirî 100 xanimên Hewlêrê 35 hêlên beremanînê di nava van kargeha de pirêve dibin. 308 berhemên bi tam û qebareyên cude di nava grupa kargehên alîn de tên beremanîn. Bêdûretiya 16 kilometran ji bajarê Hewlêrê, grupa kargehên alîn bo beremanîna berhemên xwarinê û madeyên pakkirinê hatiye avakirin. Du jî kargehên vê grupê ku yekî ji wan e hemû berhemên pawderê mîna kastir, şorba, şerbet, cîlî, mekîskek û krêm şantî û heya digehe cor û berhemên qawe û nîskafe û kapeçîno bi destên xanimên genc yên Hewlêrê di nava vê kargehê de tên beremanîn. Kargeha duem jî tevaya berhemên buharata gelxwê û macî û bênxweşiya çayê bi dehan cûr û qebareyên cude di nava vê kargehê de durust dikin. Dem baş hezkiriyên Mêdên Kurdistan û berhemên xomalî û bernamame û kargehên mêyên Kurdî. Êcar em li Hewlêrê ne di nava evê kargeha henê de ya beremanîna berhemên xorakî 130 keçên bajarê Hewlêrê di nava du kargehên cuda de ya pawderê û ya buharata dikarin di yek şeftê rojê de heya 270,000 curên cuda ji 204 madeyên cuda di nava yek kargeh û li aliyê din jî 108 paketên cuda ji cor û tam û berhem û aytimin cora û cor dikarin berhemînin. Ev her du kargenê di tenê di rojekê de heya 270,000 paketan durust dikin. Di bernama Mêdên Kurdistan gel min dilêr têlî em ê vê yekê nîşanî hewa bideyin. Ev kargehe durustkirin û beremanîna berhemên ji pawderê tên durustkirin berhem tîne. û bijêr brandê xweyê Kurdî bi navê alîn di nava bazarên Kurdistan û Iraqê herwiha welatên cîran û yên cîhanê de belav dikin. دوو کارگە لە گروپی کارگەکانی ئالین کە یەکێکیان بەهاراتە ئەوەی تری پاودەرە گرنگترین بەشەکانی کارگەکانی ئالینن. کارگەی بەهاراتی ئالین کە چەندین جۆری ناوازە بەهارات کە گونجاوە لەگە ئارەزوو پێداویستی خانمی ناوماڵ و پێداویستی کەسانی هەرێمی کوردستان کە حەزیان لە چ جۆرە بەهاراتێکە لە چەندین سەرچاوی جیاوازەوەی لە وڵاتانەوە کە دایبەتمەندن بە دروستکردنی ئەو جۆرە بەهارات و گوڵانە هاوردە دەکەین. تاقیگەی تایبەتمان هەیە، ڕیسێرچی تایبەتمان هەیە کە ئەوانە ئەو جۆرە ناوازانەمان بۆ دروستەکەن لێرانە و ئامادەی ئەکەین و ئەیخێنە بازارەوە کە خەڵکێکی زۆری ساکە متمانەی بە بەرهەمەکانی ئێمە هەیە. خاڵێکی زۆر بەهێزی ئێمە ئەوەیە کە ئێستاکە ئەو بەرهەمانە لەلایەن کچانی خۆماڵی کچانی خەڵکی هەولێرەوە ئەنجام بدرێن کە بۆن و بەرامە و دەستی ئەوانی تیا دەرەکەوێت لە بەرهەمەکانە. تەنانەت هەردوو کارگەکەمان ئێستاکە بە کچی خەڵکی هەولێر سەرپەرشتی ئەکرێ و ئەوان ئەی بەنەڕێەوە. ئەمە خاڵێکە وای کردووە کە بۆن و بەرامەی ئێمە نزیک بێ لە پێداویستی خەڵکەوە. خەڵکەکە زۆر ئارەزویان لە بەرهەمەکانی ئێمەیە. هەر ئەوەش وای کردووە ناوێکی تایبەتمان هەبێت لە ناو کۆمەلگادا و بچینە ڕێزی بەرهەمەکانی پێشەوە. ئەو کارگانەی کە ئێمە هێناومانە کارگەیەکن زۆر ئاسان ئافرەتەکانیش لای ئێمە توانیویانە بە تەواوی لەسەری مەشق و ڕاهێنان بکەن کە ئێستاکە زۆر بە ئاسانی ئەو بەرهەمانە دروست ئەکرێ لامان. بێ لە بەهارات کارگەکەی تریش کە لەم گروپەیە بریتیە لە شەربەت و پاودەر و کێک و جۆرەکانی کەی پێویستی لە هەویرکاریە کە بەکاردێت تەنانەت نسکافێ و کافێ و ئەو جۆرانش بەرهەم دێنین. ئەم دوو کارگەیە نزیکەی 300 جۆر بەرهەمی بە بەردەوامی ئەخاتە ناو بازارەوە. ئەمە ئاستی داخوازیەکانی ئێمە نییە
بەڵام ئەمڕۆی واقعی ئێمەیە کە ئێمە بەرنامەمان وایە چی پێویستە و چی لە ئاستێکی زۆر زۆر بەرزایە و چی حەز و خواستی خەڵکی کوردستانە ئێمە دابینی بکەین بۆ دوا ڕۆژ. Di nava vê kargehê de 35 hêlên beremanînê ku nîmçe robotîk û fol robotîk bi teknîkeka berz 108 berhemên cudayên powderê durust dikin. Ku her hêlekî ji van e yek ta sê karmend evê hêlê pirrêve dibin. 4 hêlên beremanînê ji bo vanêlayê ne, yekî ji wan e bo Nescafé ye, yek ji bo şorbeyê ye, yekê din ji bo mix kêkê ye, yek kastır, yek jelî, yek din krêm şantî, yek aysikrêm û ta dawiyê ku dibe Amîrê beremanîna cozil hin de di nava beşê beremanînê de. ئەو کارگەیە یەکێکی ترە لە کارگەکانی گروپی کارگەکانی ئالین کە کارگەی پاودەرە نزیک بە 35 هێڵی بەرەمێنانمان هەیە لێرە ئەوەی جێ خۆشحاڵیە 195 کارمەندەکانمان لێرە کچ یاخود ئافرەتن ڕۆژانە لێرە کەپەسیتی بەرهەمەکانمان نزیک بە 120,000 پارچەیە و هەروەها ئەو کارمەندانەمان ڕاهێناوە فێرمان کردوون کە چۆن مامەڵە لەگەڵ ئەو ئامێرانە دەکەن بە بەرزترین کوالێتی و زۆری بەرهەمەکانمان لێرە کارگەی پاودەر پێک دێت لە کرێم شانتی بە چەند زۆر و تام و کوالێتی جیاواز خەڵیت کێکمان هەیە عەسیر شەربەتمان هەیە پاودەرمان هەیە ڤانێلامان هەیە جۆسندمان هەیە ماجیمان هەیە بەرهەمەکان زۆر زۆرن لەو بەشە نزیک لە 100 ئایتم دەبێت و 100 زۆری جیاواز 100 تامی جیاواز لەو کارگەیە بەرهەم دەهێنرێت. زێدەتری هەفتەی کارمەند هەموو هێلên beremanînê pirrêve dibin ku ji sedî 95 xanimên gencin hewlêrê ne. Ev kargehe bê dehan cûr û tamên şerbet, jelî, pawderê durustbûna kêkan, Nescafê, krêm şantî û şorbe û cappuccino Nescafê û ta dawiyê ji bo bazarên Kurdistan û Iraqê berhem tînin. لەسەر بناغی داخوازیەکی زۆر لەسەر بەرهەمەکانمان هەیە بۆ دەرەوەی وڵات سەرباری داخوازیەکان کە زیادی کردو لە ناو وڵاتە پێویستمان بەوەیە کە پلانەکانمان فراوانتر بکەین گەشە بە کارەکانمان بدەین هەموو گەشەکردنێکیش پێویستی بە تەکنەلۆجیای تازە هەیە لەسەر ئەو بناغەیە ئێستاکە ئێمە لە گفتوگۆداین لەگەر چەندین بە سەرچاوی دەرەوە کە کارگەی نوێمان بۆ بێ تەکنەلۆجیایەکی بەرزمان بۆ بێ توانای بەرهەمەکانمان بەرزکاتەوە خێرایی بەرهەمەکانمان و بەرهەمێنان زیاد بکاتەوە بەم شێوەیەش دەتوانین تەکنەلۆجیای تازە و بیری تازە و شێوازی تازە بێنینە ناو کارگەکەمانەوە چەندین بەرهەمی تازە دروست ئەەکەین کە لە ماوەی ساڵی داهاتوو چەند ساڵی داهاتوودا گەشەیەکی گەورە بە کارگەی ئالینەدا و حەز و خواستەکانمان ئەباتە ئاستێکی بەرز بەوەش ئەبینە ئەچینە قۆناغێکی تازەوە لە بەرهەم هێنان و کارگەکەمان ئەچێتە ڕیزێکی ئەوەی کە لە نێو دەوڵەتیە داخوازی لەسەر بەرهەمەکانمان هەبێ و ئەوەش ئاواتی ئەمەیە بۆ قۆناغی داهاتوو. مادeyên xamiyên durustbûna van berheman ji welatê Hindistan, Hollanda, Çîn, Almanya, Tirkiye û Kurdistanê ji bo beşê beremanînê û Meksîngê û amadekirina madeyên xam بۆ بەشێ بەرەمانینێ دێن هاوەردەکردن و بەشێ ئامادەکردن و مەکسینگێ دەست بکارێ خوا دەکەن و دبە ڕۆژانە 20 تۆنان ji van maddeyan ji bo beşê beremanînê ji berhemên cuda û hêlin beremanînên van her du kargehan ev beşe dibe amade bike. بەنسبەت بەشی میکسینجی ئەو کارگەیە دەکەوێتە بەشی سەرەوەی کارگەکە بە شێوەیەکی ڕێک و پێک بە ئامێری پێشکەوتوو بە هەموو جۆرە پێداویستەکانمان بۆ دابین کردووە بەنسبەت ماددە خامەکانی ئەو بەرهەمانە ئەوانەی کە لە دەورەوە هاوردەی دەکەین ماددە خامەکان لە وڵاتە بەناوبانگەکانی دنیا هاوردەی دەکەین بۆ نمونە لە هۆڵەندا لە ئەڵمانیا لە سین لە هندستان ئەو بەرهەمانە کە پێویستمانە هاوردەی ئێرە دەکەین و
لە بەشی میکسینگ زۆری فۆرمول و خەڵتەی پێ دروست دەکەین و دێتە سەر هێڵی بەرهەمهێنان و هەروەها ئەو مادانێکە لێرە دروستی دەکەین سەرەتا بە خۆمان تێ دروستی دەکەین نمونەی لێ دروست دەکەین پێش هەموو بازار خۆمان تامی دەکەین بەسەر کارمەندەکانیش دابەشی دەکەین و لۆ ئەوەی دڵنیابینەوە لە کوالێتی و لە تامی خۆشی بەرهەمەکانمان. هەیە بەرهەمێن کو بە دەستێن وان خانمên gencin hewlêrê tên durustkirin rikaberiya berhemên biyanî mîna berhemên wan di nava bazaran da bike dibe giringiyeka mezin bi kualitiya paket û zarf herwiha berhemên xwe bidin lewra kuality kontrol beşê serekî di nava vê kargehê de saat bi saat li ser hemû karmend û amîreyên robotîk û berhemên van amîre evên ew pê durust dikin evan hemûwan dibe ev beşe kontrol bike. من وەکو سەرپەرشتیاری بەشی کوالیتی کۆنتڕۆڵ بەشی فیزیایی کۆنتڕۆڵ سەرپەرشتی هەموو بە قسامەکان دەکەم لە کارگەی ئالین لە ڕووی کوالیتیەوە هەمووی لە ڕووی کرێکارەکانەوە کە کارمان لۆ دەکەن بەڵام لە سەرەتادا ئێمە لە کرێکارەکانەوە دەست پێ دەکەین چونکە کوالیتی کۆنتڕۆڵکردنی کرێکارەکان لۆمە زۆر میمە چونکە بەرهەمەکانمان دەکەوتە بەردەستی کرێکارەکانمان پێویستە لە ڕووی کەفە و کە مامە و جلوبەرگ و کاتی کارکردنیان هەمویان پەیوەست بن بە کاتی کارکردنیان دوایە دێنە کۆنتڕۆڵکردنی سەر بەرهەمەکانمان ئەمە بەرهەمی زۆرا زۆرمان هەیە لە کارگەی ئالین ئەوجا لە پاودەری بگری لە عاسیری بگری بە هەموو مەوادەکانیانەوە ئەو تێستانێک کە دەشیکەین دوو زۆرە بەشێکیان لە مختبەر دەکەین بەشێکیان لە ناو قاعە دەکەین ئەوەی لە ناو قاعە دەکەین تایبەتە بە ڕووی فیزیاییەوە بەشە فیزیاییەکەی ئێمە پرۆدەکتەکانمان زۆرە و زۆرە کە بەیانیان دێن بەسەر هەموو پرۆداکتەکاندا دەڕۆن هەمویان کۆ دەکەینەوە لە ڕووی کارتۆنەوە لە ڕووی تاریخەوە لە ڕووی چۆنێتی کەپسەکانیان هەتا ئەمە کوالتی کۆنتڕۆل لێرە کۆنتڕۆل نەکەین هیچ بەرهەمێکمان لە قاعە ناستە دەرێ لێرە لە قاعەکە کۆنتڕۆلی تەواوی دەکەین دەینێرنە مختبەر لە مختبەر کە لە تێستەکان هەمووی دەرچوو دوایە دەینێرینە کۆگا لە کۆگاش سەر لە نوێمە دووبارە کاتی ئێوارەکە یان بۆ بەیانەکەی سەر لەوێش کۆنتڕۆلیان دەکەینەوە بۆ جاری کۆتای ئەگە لەوێ لە کۆنتڕۆل دەرچوو ئەو جا ئێمە بە بازارکردنیان دەکەین. ev amîrên di nava vê kargehê de ji bo van maddeyan hatîne parvekirin. 12 hêlin beremanînê bêdehan ji tam û curên cudeyên şerbetan durust dikin. دیدێکی لە ناو خەڵکیە کە ئەڵێ لە ناو هەرێمی کوردستانە بەرهەمی خۆماڵی سەرکەوتو نابێ یاخود بەرهەمی خۆماڵی لە ئاست و کوواڵەتی بەرهەمەکانی دەرەوەیان نیە یاخود بزنسمانەکانمان و بەرهێنەرەکانمان پارەی چاک ناکەنە ناو کارگەی دروستەوە بۆ ئەوەی لێرە بەرهەمی خۆماڵی دروست بکرێت بە حکمی ئەوەی ئێستاکە ئێمە لەو بوارەدا ئیشەکەین و تێکەڵیمان لەگە زۆربەی کارگەکانی ترا هەیە لە ڕاستیە تەکنەلۆجیای زۆر و توانایی زۆر و دارایی زۆر و کارگێڕی زۆر گەورەش خراوەتە ناو کارگەکانی هەرێمی کوردستانەوە ئێمە دیعایەوە ناکەین کە بڵێن لەگەڵ وڵاتانی ئەوروپا بە هەمان ئاستین لەبەر ئەوەی ئاستی سناعەت لە وڵاتی ئێمە یا پیشەسازی تازە چەند ساڵێکە دەستی پێکردووە بەڵام بەم ماوە کورتە خۆناغێکی زۆری بڕیوە بەرهەمی زۆر ناوازە دروستکراوە کارگەکانمان لە ئاسێکی زۆر بەرزان تەکنۆلۆجیایی زۆر پێشکەوتوی تایە و بەڕاستی بە سەخاوەتەوە ئیشی لێکراوە و چاوەڕوانی زۆریشیان لێ ئەەکەین و ئومێدی ژوایە لە چەند ساڵی داهاتووە بتوانین ڕکابەری بەرهەمەکانی دەرەوە بکەین ئێستا بەوەی بە چاو خۆمان دەیبینین زۆر بەرهەم لە وڵاتانی دەرەوە بۆمان دێ لە ئاست و توانای بەرهەمەکانی خۆمانان نییە بەڵام پشتگیری و متمانەی هاوڵاتیانی خۆمان و کارگێڕی خۆمان بۆ ئەو بابەتە زۆر پێویستە تاکو ئێمەش بتوانین بەرهەمەکانی خۆمان نیشان بدەین و بڵێن لە چه ئاستێکین و متمانەی ناوخۆی و دەرەوە پیا بکەن بە ئەو بابەتە. به
دهان مادن جدا و برهمن جدا دنوا بفرگرن ما و هر وصا دولابن دنوا لنانگه ده ین همو مالکی تندیتن به دهان و صدان مادن دن ین تامدار کردن و هاریکاریا دروزبونا خوارنن خوش ین کابانین من کردستان دنوا کارگین من کردی دا تن درست کردن دما ام دچن مارکت کی ان سوپرمارکت کی بصدان مادن جدا ج مادن تامدار کردن اخوارنه و چای و هر وسا خوارنن دنجی و به دهان مدلن جدا و هر وسا سایز و قباره و تامدار کردن جدا وکا مینا بهاراتا دنوا اوان مارکتا دا ام دبینن اف جورن هنه به صدان مینا اوی کارگانی کو بشوی دوام یه تایبت یه درست کرنا تامدار کرنا خوارنه هر وسا بهاراتا دکاره هیا 204 مدل جدا آنکو آیتمن جدا برهم بینه همان دمه ده 11 آمیر به در دوامی دی یک شفته کار دیگن هیا 144,000 پاکیتان دنوا اوی کارگاه ده درست بکن گچن ما ین باجار حولیره به همو شانن خواه به کوالیتی که برس حول دادن دنوا اوی کارگاه ده اوان آمیرن هنه ین پیشکفتی بکار بینن هیا مادین اوها به کوالیتی که باش هم دلینان گین من کردستان و یا عراق جدا بلاف بکن دنوا وی کارگاه ده آنکو کارگاه برامانینا بهاراتان و خوی دیگل ماجیده 11 هلم برامانین هنه و دکارن هیا 12,000 سید آنکو 144,000 پارچهان ج 200 جوران برهمتینن پنجی کارمند همو وی کارگاه و آمیرن وی پریوت بند و چل جوانه گچن همو آمیران چافدیری دیگن هر وصاب کارتینن جبو برامانین وان مادهان لناو ام کارگاه دا که کارگاه عالینا من وکو سرپرشتیارک لم قاعده دا کار دکین روزانه اما موادی انتاجی بهارات دکین انتاجی خوی دکین عطر الشاي لقل جورها بهاراتي تركه نزیکای 200 جور دبن و هر وها لیره دا من وکو سرپرشتیک نزیکای 11 خط لیره دا ایش مان هیا ایش دکا 11 مکینه و ریشه انتاج ما نزیکای 12,000 سید دبیت لیره دا نزیکای 50 کرکار ایش دکات و هر وها لیره دا زیاتر بهاراتک لروی کوالیتی جو گرینکی زیاتر ددری به جو لروی کوالیتی و هر وها پاکو خوانی لیره دا زور زور اساسا و لیره دا ایم روشانه کاری خو مان دکین و هر وها زیاتر کرکارکان خلقی ناشاری هولیرن و هر وها کرکارکان بریتین لکچ و کور که نزیکی لسطح هشتای کرکارکان مان کچن لیره دا ایش دکن اف دبیک جماسترین و باشترین کوگهن کارگهن کردستانی تدیتن کوگاه همو کارگهن آلینه اف کوگه الدوف ستاندرد و رینماین جهانی و نافخویی ین کوگه کرنا مادین خام و برم هاتی ین وی کارگه لسر روبر 7500 مترین دوجا هاتی آوا کرن روزانه به 100,000 پارچه برم هاتی جه بش برم آلینه همو کلوپلین 5 کارگهن خوین جدایان آلین وردگره دکاره هیا 5,000 بالتن که هر یک جوانه دکاره 2 طن و نیوان هل بگره دناوا وی کوگه ده بین هل گرتن و هر وصا بشینه همو کردستان و عراقه وەکو دەزان ئێمە کارگەی ئالین چەند گرنگی بە دروستکردنی بەرهەمەکانمان دەدەین هەروە گرنگی بە بەشی کۆگا دەدەین و دەمانێت هەمووی بە ئەستاندەر بی شەکانمان لەلایەن سیفتیەوە بێ لەلایەنی خاوێنکردنەوە بێ لەلایەن ڕێخستنەوە بێ و 100% پابەندی بە ڕێنەماکانی وزارەتی تەندروستی کوردستانەوە و وزارەتی تەندروستی عێراق ئێمە ئیشی سەرەکی ئێمە ڕۆژانە ئەو ماوادانە کە بۆمان دێ ماوادی خامەکان پێش ئەوەی ماوادانە وەرگرین دەبێ بڕۆتە بەشی تاقیگا بۆ فحصکردن فحصی کیمیکال و فحصی فیزیکال بۆی دەکرێت دەیەکە لە فحص تەواو دەرچوو ئەو ماوادە دادەگرین هەندێک ماوادەیە دەزانین پێویستی بە ساردکەرەوە هەیە ژووری ساردکەرەوەی تایبەتمان هەیە لەوێ دادەنرێ هەندێک ماوادەیە پێویستی بە ساردکەرەوە نیە لە جێی تایبەتی خۆی دادەنرێ بە گۆرەی پێویستی بەشی بەرهەمهێنان ئەو ماوادانە ڕۆژانە دەنێری لە بۆ بەشی خەڵت دایەوە کە تەواو بوو لە بەشی بەرهەمهێنان دەڕۆتە بەشی فحصی کوالیتی کۆنترۆل کە لە فحص کوالیتی کۆنترۆل دەچێت ئەو ماوادە دێتە مەخزن دیسان کە ئامادەیە بۆ فرۆش
و دایەوە کە ئامادەیە ئەو ماوادانە ئامادەیە لە مەغزن بۆ فرۆش بە پێ تەڵەبەکانی بەشی فرۆش ئەو ماوادە ئامادەکرێ و بار دەکرێت. وڵی مەیدین کوردستان لە ڕاستیە ئایدایەک هەویەیەک پێناسەیەکی بۆ کارگەکانی کوردستان بڵاو کردەوە و ناساندی بە خەڵکی. من خۆم یەکێکم لەوانەی زۆر کارگە تەسەورم ناکرد لەو ئاستە بێ، زۆر بەرهەم تەسەورم ناکرد بەو شێوەیە بێ، زۆر تەکنەلۆجیا هەتاوەکم نهاتوبینە ئەم بەهارەوە تەسەورمان ناکرد. بەڵام ئەوەی منەی بینم مەیدین کوردستان ئەچێتە ماڵ بە ماڵەوە و تاک بە تاک بە خەڵکەکە ئەڵێ ئەوە ئاستی پیشەسازیە لە کوردستان، ئەوە ئاستی بەرهەمە لە کوردستان، ئەوە تواناکانی خەڵکی کوردستانە، ئەوە توانای گەنجەکانی کوردستانە، ئەوە توانای وەبەرهێنەرەکانی کوردستانە، ئەوەش ئومێد و ئاستەکەی ئێمەیە و ئومێدیشمان وایە کە لە چەند ساڵی داهاتوو بگەینەکۆ. مەیدین کوردستان ئەو بیرۆکەی لە ناو خەڵک دروست کردووە، دەستخۆشییان لێ ئەەکەین و ئومێدمان وایە بەردەوام بن، هەمیشە ببنە هۆی تۆخکەرەوەی ئەو بیرۆکەیە کە ئێمەش پیشەسازیمان هەیە و کەسانمان هەیە و توانامان هەیە تەنها چاومان لە دەرەوە نەبێ. ڕۆژی ئەوە هاتووە خۆمان لەسەر پای خۆمان بوەستین و بەرهەمی خۆمان ببینین. ev dibe du ji 5 kargên Grupa Kargên Alîn bo berhemanîna xurakî û madeyên pakirînê li Hewlêrê. Heya niha karîna zêdetirî 300 aytim û curên cuda ji pawder û biharatan bê kwalitiyeka bilind bêxin nava bazarên Kurdistan û Iraqê de. Ev dibe mastrîn kargeh li tevaya Kurdistan û Iraqê di vî buwarî de.